لە درێژەی هەڵمەتی فراوانی پاکردنەوە و هۆشیاری ژینگەی کە پارێزگای هەولێر لە هەفتەی ڕابردوو ڕایگەیان کە هەموو لایەنەکان بەشدار بن داوای لە ڕێکخراوەکانی کرد. ئێمەش ئەمڕۆ وەکو ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە و ئەندازەی پارک و باخچەکان و فەرمانگەی ژینگەی هەولێر لەژێر داواکاری بە بەشداری دەیان قوتابی و میوانانی خۆشەویست ئەو هەڵمەتەمان بەشداری پێکرد کە زیاتر لە 30 قوتابی کە بەشدار و بۆ سەوزکردنی پارێزگای هەولێر بۆ ئەوەی قوتابیان و منداڵان ڕۆڵیان هەبی لە سەوزکردنی شاردا کە لە داهاتوودا ئاشنا بن بۆ سەوزکردنەوە بۆ ڕۆڵێک کە هەیە گرنگی بە ڕێژەی سەوزایی بدەن و دارێکیان ویست خۆشەویستیان بۆ ژینگە بێت. بۆیە ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەو سی منداڵە کە لە ژێر چاودێری بۆردەکەی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانە ئێمە بەشدار بووین و لەگەڵ ئەو منداڵە چاوگەشانە. ئەمڕۆ لەگەڵ منداڵانە لە ڕۆژانی داهاتوو لەگەڵ چینی توێژەکانی ترەیەچەتی مامۆستایانی ئاینیە کەم ئەوە لایەنە سیاسیەکانە لەگەڵ ئەندام پەرلەمانە ئەندامانی ئەنجومەنە لەگەڵ پێکهاتەکانە لەگەڵ پزیشکانە بە هەموو لایەنەکانە بەشداری دەبن لەو هەڵمەتە کە نەمامەکە لەلایەن ئەندازەی پارک و باخچەکان دابین دەکرێت. ئێمەش وەکو ڕێکخراوەکانی بواری ژینگە بەشداری دەکەین.